السلام عليكم ورحمة الله وبركاته. أنا لايفم؟ پێم وایە لایڤمەوە کەسێک هات. چۆنن باشن؟ سەرچاو یەکەم کۆمەند فیدا کوردۆز بوو. سەرچاو هاتن کاکە ئاڵێن لەریوەتەوە. ئەڵێن لەریوەتەوە ئاگاتان لە خۆتان بێ خۆتان پیس ناکەن ئەڵێن گومە لەرزەیە. جاوە برادێک نووسی بووی ئەرێکاک فاتی ئەوە بۆ نووسیتە گومە لەرزە کاکە بوومە لەرزەیە نەک گومە لەرزە. وەدم کاکە هەمووی ئەوە نییە کاتێ لە ترسان ناوسکیانە شەڵەقێ یەکسەر لەوانەیە ئەوە ببن خۆیان هینکە لاچۆ لاچۆ تۆ سەیریکە ئەوە پشتم بۆ شێل. ئازاین چی گوێ بگرە ئێوە بابەتی ئەم شەومان لەسەر دوو مەلایکەتە لەسەر شانی چەپ و ڕاست. جا گوێ بگرن ئەبێ نییە ئەبێ قسەتان هەبێ لەسەری ئەوەی قسە نەکا لەسەر ئەو دوو مەلایکەتە ئیتر خوا ئامە. بۆ نامناسیتەوە کاکە هێزەوە لە عەساب و مەسابە ئەچم. کاچاڵم وتم با کەچاڵەکەم دەردەکەوێت. جا گوێ بگرن قۆڕیاتێکی کەی هین باسەکەین چی پێڵێن هین یەکێکی کە لە ئیشە جوانەکانی خوای گەورە ئەویش دوو مەلایکەتی داناوەکو حەرەز لەسەر شانمە. چەند کەس قسەی هەیە لەسەر ئەم دوو مەلایکەتە تو گیانی ڕەسوولڵا ئەرێ شێخێک مەلایەک شتێکمان بۆ بانکەن. وەرە گیانی فەتوح کاکە مەحەممەد هەموو لایەکتان بەخێراتن چاوتان ماچەکەم. مەلا ئالانم نەبینی کوا مەلا ئالان لێرەیە بەو قورئانە مەلا ئالانی لێبێ وەرێگرم ئەوە دوێنێ بوو بە خەفەت لە دڵمان نەمتوانی وەریگرم ئەو کۆلکە مەلایە. جا گوێ بگرن بە گوێرەی قسە نەستەقەکانی مەحەممەد دوو مەلایکەت لەسەر شانمانە. ئەمەیان ڕاستە چاکەکانە نووسێت ئەمەیان خراپەکانە نووسێت. جا ئەم دوانەی لای من ئەم سەگبابەی لای ڕاست خوای نەماوە بەدەست لای چەپەوە دەفتەرەکەی ئەم یەک شتی تیانە دەفتەری لای چەپ هیچی تیانە نووسراوە ئەڵێ کاکە ئەی هاوار کاکە 6 وەرەقەمبەرێ بە قەرز کاکە ئەدەمەوە ئەمیش دەڵێ بیقولێنەرە وەڵا نادەن ئەوەی لای چەپ میچی تیانێ چونکە هیچ خراپەیەکم نەکردووە بینووسێ ئەمە دەفتەرەکەی بەتاڵە و ئەمەی لای ڕاستیشم کاکە هەر خوای نەماوە هەر لە پەسا دەفتەر پڕەکاتەوە و ئەیخاتە دۆڵابەکەەوە فرێکاتەوە ئەخاتە دۆڵابەگەڵێ فاتی ئەماڵەوە بە قورگیرێت دەبەسە کاکە جێگا نەما بینووسم. بۆیە باس و خواستی ئەم شەومان لەسەر ئەو دوو مەلایکەتەیە. جا گوێ بگرە یەک مەلا یەک بانخواز کورە یەک تەڕەماشی ئیسلامی مەوێ بێت قسەم لەسەر ئەم دوو مەلایکەتە بۆ باشە. نەی بردووە دەفتەری ڕاستی نەبردووە کورە ماڵە بە قورگیرێ لەوەتەی لە دایک بووم دەفتەرێکی هەیە دوو وەرەقەی پڕ نەکردوێتەوە چونکە ئەوەم خراپە نەکردووە تا بینووسێت هیچ خراپەیەکم نییە ئیتر دەفتەرەکەی هەر بە ساغی ماوەتەوە و ئەمەش خوای نەماوە هەتا ئێستا 500-600 دەفتەری پڕ کردوێتەوە و هەمووی خستوێتە ناو دۆڵابەکەەوە ئەڵێ نەما ئەڵێ هینێکشم نردووە نامەیەکشم بۆ خوا نردووە وتومە پێم وتووە کاکە 2-3 سەفتە دەفتەرم بۆ بنێرە کاکە بەدەست ئەم فاتیحەوە گیرم خواردووە هەر چاکەی بۆ نووسم و هەر تەواو نابێت هەرەی نووسم هەر تەواو نابێت. بۆیە بەڕاستی زۆر چاکە. جا من لێرە بە پرسیارێکی زۆر کورت باسێک دوو مەلایکەت لەسەر شانمانە ئەوەی لای ڕاست چاکە نووسێ ئەوەی لای چەپ خراپە نووسێت. باشە خوا خۆی مختصی کردووە بۆی کە دانێ و بینووسێتەوە.
بەڵام لە هەموو جێگاکانە ئەڵێ خوا لە خشەی مێرو ئاگادارە وەخوا یەک شتیشی لەبیر ناچێتەوە. ئەی ئەگەر لە خشەی مار و مێرو ئاگادارە و هیچیشی لەبیر ناچێتەوە بۆی ئێمە شتە نووسینەوە بۆی لەبیرمان نەچێتەوە. من جاری وا هەیە بابەتێک باسەکەم هەموویە نووسمەوە لەبەرەوەی لە کاتی باسکردنەکە لەبیرم نەچێتەوە. ئەگەر خوا لەبیری ناچێتەوە بۆی نووسێت بۆ شتەکانمانە نووسێت. ئەگەر لە بیریش یەچێتەوە کەواتە خوانی. جا ئەم پرسیارە زەقە بۆ کەسێکی موسڵمان هیوادارم بێت بە شێوەیەک لە شێوەکان بۆمان ئەوە کات بۆمان شی کاتەوە بزانین ئایا خواشتی لە بیرە چێتەوە یان هۆکاری ئەم نووسینەوەیە چییە بۆچی ئەینووسێتەوە یان مەلاکان بۆ شەرم ناکەن نەمدوو مەلایکەتە ئەڵێ چی ئەڵێ وەی ئەکاتێکە ئەڵێ ناڵم زیخێکیش بکەوێتە خوارەوە. بۆیە ئێمە چینە لای برادران و وەریانەگریم زانین قسە و باسییان چیە لەسەر و مەلایکەتانە. مەلایکەتەکەی من خوای نەماوە بەدەست منەوە ئەوەی جارێ ئەوەی لای ڕاستم ئەمەی لای چەپیش جاجارە چپێنە بەگوێ ماڵە فاتێ پشت نایشێت تۆزێکە بۆ بشێلم ئاڵم کۆرە وای بە قوربانی دەستم جا دایمە من ئەم شانیانم ئازاریە شانی ڕاستم ئازاریە چونکە زۆر کتێبوو من تێبی لەسەرە بەس ئەمەیان ئازاری نییە. ئەڵێم کاکە بڕۆ لای ڕاستەوە تۆزێکم بۆ بشێلە ئەڵێ هەڵ سەگ بابەی لێ وەڵایی حەرقم لێتی ئەڵێ حەزم لە چارەی نییە و ناچ باش. ئەمە ئەڵێ کێیە ئەمە کێ لەسەرەوە ڕەسوڵ برایم ئەڵێ بازانین کارڕەسوڵ چی لەلایە خاڵە عەتا مامۆستا عەتا جا ئەزانین چی مەشترسن لە گومە لەرزەوشت مەترسن با سکتان ئەوە نەبێت هیچ نییە فشەیە کورەوە ئێرانەوە ئازام هینە تەقێنێتەوە چی یعنی وەها گۆڕاوم کە نەمناسنەوە ئای لە دەوری سەرتان گەڕێمەها لە پیاوکوژ و شتە چم ئەوە مەلایکەتی لای چە پێویستمەتی تۆزن بەنەوە عێبچۆرە لایوتم باشە ئەوە وەری نەگرت. ئیبراهیم عەبدوڵڵا هەرە وەڵا منە هیوایەتم دیسکۆیە وەختی دانسەکەن ئەو کات. السلام عليكم ورحمة الله وبركاته. ئەوە بۆ شاشەکە وەڵی تەعزیە ڕباس ڕەشە وەڵاوە لە سەر و چاوی تۆچێ ئەی قوربانێمەوە سەر و چاوی منە هەچەند نورانیە بە سەوتی بەمێ وەڕە نورانی چی وەڵا لە نەحلەتی خراپترە گاڵتەگەی نەوەڵا گاڵتە ناکەم بەڕاستمە وەڵاڵێم خۆزگەت دایک و باوکە دەستپەڕیەکیان کردبا زۆر پیاوانەتر بوو خۆزگە جا بڵم چی کردیان تازەی تشتەکە لە دەستیان دەرچوو وەڵا خۆزگە و ئەوەی کە باوکت خستیە دایکتەوە بیکرد بە حەمامەکەەوە زۆر باشتر بوو خۆزگە جا بڵم چی ئەجا باشە تۆ ئەو کاتە لەوێ نەبووی بچیتە دەست بگرتایە ئەوە کردایە باشە تۆ بەڕای خۆت ینی وا هەز دەکەی دین سووک دەکەی بۆ خۆت ئەنی خۆ سووکی بڕوات بەچی دینێکە تۆ ناگەم خوا لە قوڕێنێ بوەستە دین خۆی سووکە باسی دوو مەلایکە دەکەم لەسەر تۆ باوەڕ بۆ مەلایکەدان هەیە لەسەر شانە ئایسی و چۆن باوەڕم پێی نییە وەڵا باش باوەڕم پێی هەیە ئەوەی کە باوەڕی پێی نەبێ دیارە منافقە ئادەی پێی بڵێ تو گیانی ڕەسوڵڵا پێی بڵێ ئەمڕۆ چی نووسیوە بۆ چی من پێی ناڵێم من دەسەڵاتی ئەوەم نییە ئێستا ناتوانانی بەڕێزم دڵنیا بە ئەمە تۆ ئەڵەی چی ماڵە بە قورگیرێ ئاتۆ هاشەوەی من پسمەشە لێبی نا تۆ خەڵک چاواشە دەکەی خەڵک ئەنی بە عاقڵەکەی خۆت بە و عاقڵە بیرتەسکەتەوە وا هەز دەکەی ئەنی دەتەوێ ئاین سووکەی بەڵام بەداخەوە بە سووکێکی وەک تۆ سووک نابێ بەڕێزم ئەتۆ لە جەهالەتدا دەژی بە قورئان زۆر لە جەهالەت دای تۆ گەڕاندویتینەوە بۆ 1000 ساڵ بۆ پێش پێغەمبەر بەڕێزم ئەوە تۆ چییە تۆ دەتەوێت چی بکە ینی
بەڕاستی نازانم بڵێم چی ئەنیە تۆ بەکرێگیراوی دنیا بە بەکرێگیراوی دەتەوێت ئاین سوکەی بەو قسە هەلەق و بەلەقانەتەوە ئەوەی کە چاوەڕێشمە لەگەڵ ڕێزما بۆ تۆ بەخوا دەزانم ئیسابی قۆنەرەی خۆت بۆ ناکا بەڵام دەڵێت ئاخۆ تا چەند خۆی کردەکە بەڕێزم گۆرە وەی لە دەوری گونە گەڕێم تۆ واز لەوانە بێنەقەی ناکە ئەوانە هەمووی لەسەر چاوم بەس پێم بڵێ ئیشی ئەم دوو مەلایکەتە ئایا ئەرا بژاری ئەوە چی بوو ئادەی ماشەڵڵا لێبێ کوڕێکی قۆز وەڵا لە حەزەتی یوسفە چووی تۆ واز لەوە بێنە بەڕێزم من عەدم نییە لە هیچ پێغەمبەرێ بچم خۆرە کاکە بلەی برام تۆ گوێ بگرە هەردوو چاوەکەم ئەگەر مەلایکەتەکان شتە نووسنەوە بووە بۆ ڕۆژی دوایە نووسنەوە وایە بەڵێ بۆ خوا لە بیرێ چێتەوە بەنووسینە بێ نەخێر بەڕێزم بۆ ئەو دەستە شایدیت بۆ نادا کە تۆ هەرچیەک بەدەستتکەی بە زمانتکەی بە چاوتکەی بە هەر جەستەیەکەتەوە شایدیت بۆ نادا لە قیامەت کە تۆ بڵێ وام نەکردووە بەو دەستە دزی بکەی خوا دەیکا بە شاید بەسەرتەوە بەڕێزم دەتوانێت قسە بکە ئەو گڵە دەتوانێت قسە بکە خۆی هیچ شتێک لەو ئەوەی کە خوا دروستی کردووە بێڕوح نییە تۆ ئەنی زانست سەلماندویەتی تۆ دەتەوێت ئێستا بەعقل بەو ئاقلە بیرتەسکەتەوە خەڵک هەڵخەڵەتێنی گۆرە من نەهاتوم تۆ هەڵخەڵەتێنم هەردوو چاوەکەم کاکە بلەجان گوێ بگرە آخر گوێ دەگرم فەرمووی گوێم لێتە بەڵام ئەنی کیمیا فیزیا هەمووی سەلماندوێتی کە هیچ شتێک لەو دنیاەدا بێڕوح نییە باشە هەمووی شایدین لەسەر دەدا کە تۆ بڵێ ناوام نەکردووە تێدەگەی دەستەکە شایدین لەسەر دەدا چاوت برۆت هەر شتێکی جەستەت شایدی بۆ خۆی لەسەر دەدا بەڕێزم ئەنی ئەتۆ دەتەوێت چ بکەی ئەو خەڵکەت دەتەوێت ئەنی قسەیان بۆ بکەی ئەنی چیان لێکەی چیت ئامانجی تۆ چییە بە ئامانجەکەی تۆ باشە ئەڵێم لە فیزیا لە کام کتێبان نووسراوەکە دەست و پەنجە ئەوانەمان شایەتیەیە ئەوە بۆ خۆت بۆی بگەڕێ من پێت ناڵێم با بۆ خۆت ماندووبی یەک تۆز بۆی بە دوای بگەڕێیت و بەڵکم شتی باشتریش بخوێنیتەوە منە ئەم خوێندومەتەوە ڕۆڵە بەس وەڵی لە هینە لە فیزیایە باسیەوە نەکراوە پەنجە بڵێ ئەها ئەو ڕۆژە ئەوا لە برایم کرد یا بەسەری بێغەمەد ڕاستی شەکەی باشە تۆ لەسەر چی دینێکی بڕوات بە چی دینێ هەیە من باوەڕم بە دین وشتیوانیە قوربانی سەرم باشە باوەڕت بە چی هەیە تۆ لە چی لەدایک بووی من لە چی لەدایک بووم بەڵێ ئەی تۆ پێشتر نەوت شەڵڵا دایک خوای گەورە ئەو سپێرمانەی دروست نەکرد بە ئەو نەیخست بە دایکتەوە تۆ دروستە بووی ئەوە بە ئەمری چێ تۆ دروست بووی بۆ ئەوە خوا وای کرد خوا هەر بەزەی خوا ئەو سپێرمانەی دروست نەکردووە بەڕێزم بە ملیار لەم نازانم بە سەدان ملیار سپێرمی داوە یەکێکی باشی هەڵژاتۆ لەو هەموو سپێرمە گەچی تۆ دەرچووی ئەک داوەشەی خۆزگە ئەو سپێرمەش تۆ نەبوو بای جا ئەوە بەخوا بڵێ یاخوا داوەشەی وا ئەو دانەیانە هەڵبژات وەڵایی نییە خۆزگە وەڵایی ئەو مەلایکەتانەی کە تۆ لەسەر شانتن لێت پەشیمانن سوێن بەخوا ئەوەندە بۆنی دەمن ناخۆشە زۆر لێت بێزارن گوێ بگرە ئاها بە قەبری پیاغەمبەر ئەوەی سەرشانی جارەوەی لای چەپم هەر خەریکی شێلانە هەر خەریکی پشتێلانمە وەڵا لە بەرازی بۆگەنی و زۆر پیستە بۆنی دەمت بۆی باش زانی تۆ کاکە بلە گیان گوێ بگرە تو گیانی ڕەسوڵڵا نوێژەکەی ئارێ وەڵا ئیشاڵڵا بۆ خوایکەم من بۆ نایکەم کە بڵێم بەسەر تا تو گیانی ڕەسوڵڵا تەحیاتم بۆ بخەنە دەیبزانم ئەگەر ڕاستکەیت ئێستا تەحیاتە زانی چی تۆ موسڵمانەبی نیوەی قورئانیشت بۆ بخوێنمەوە کاکە نیوەیم بۆ مەخوێنەرەوە زای چی بەس دینم بۆ بخوێنەرەوە بەس سوورەتی زەلزالم بۆ بخوێنەرەوە چی سوورەتی زەلزالم بۆ بخوێنەرەوە ئەیدە تۆ بڕوات بە ئاینێ من بۆ چی قسە بکەم آخر ڕۆڵە تۆ درۆزنی بەسەری بیاغەمەر نەخێوانیە وەڵایی تۆ درۆزنی بەڕێزم تۆ درۆ لەگەڵ ئەو هەموو خەڵکەکەی 188 نەفەر بە
تۆ گوێ بگرە تۆ گوێ تۆ بگرە لەلایەک دەڵێ تەحیات بخوێنە و تۆ لەلایەک دەڵێ وا زەلزالم بۆ بخوێنەوە ئەوە زلزالیش بەو باسەوە هاتە مێشکتەوە کە ئەو شەو هێنێ بوومە لەرزە هات دەنا ئەوە هەر بە مێشتانە دەهات. بلە گیان گوێ بگرە تو قەبری پێغەمبەر تەحیاتمان بۆ بخوێنە. بە قەبری پێغەمبەر بۆ ناخوێنم چونگان تۆ نە باوەڕت بە پێغەمبەر هەیە تۆ نە باوەڕت بەخوایە. باشە تۆ دروستکراوی چی ینی بۆچی دروستکراوی ئامانجی تۆ باشە من پاکەت ئەو پاکەتەی لەبەر دەستمایە ئەو پاکەتە بۆەوە دروستکراوە کە من جگەرەکەی بخۆم بەس باشە تۆ بۆچی دروستکراوی وەڵای سوێن بەخوای ئەو هەوای کە تۆ هەڵیەمژی ئەو سوێن بەخوای گەورە خۆزگە مەچینەیە تلاکتۆرێ بیسووتان با تۆ هەڵن نەمژی بە. بلە خوا لە قوڕێنێ ئاتۆ تەحیاتمان بۆ بخوێنە کاکە با دڵم ئارام ببێتەوە. کۆرە ئاخر دڵێ ئارام نابێتەوە بەو شتانە تۆ دڵێ بۆگەم بووە تۆ ئەوە نە بۆگەنی بە هیچ بەو شتانە ئارام نابێتەوە بۆی باش زانی. بلێ برام واز لەوانە بێنە بە قوربانی ئەو چاوە بم بەس تەحیاتمان بۆ بخوێنە. نا کاکەوە نووسراوە ئەوە بۆیان نووسیوی. من بە نووسینی ئەوان حەقم بە نووسینی ئەوانەوە نییە خوا لە قوڕێنێ تۆ بەس تەحیاتمان بۆ بخوێنە. وەڵی کاکە بۆشە بخوێنمەوە هیچ بڕوات پێی نییە. دەباشە دێ وەڵا قوربانجان تۆ بەخوا بە عەمەل بەخوا بلە تەحیات نازانێ بەسەری پێغەمبەر بۆ سەواب چێنە لای کەسێکی کە ئەمە چێیە؟ کۆرە جگارە خوا بەوانە شتەکانی گەشت هەر بکات ئەوکانی السلام عليكم ورحمة الله فاتح شاكر محمود باشي ئەوە بۆ دەمەیاتەوە والله نازم بۆ دەنگ دەداتەوە بەڵێ کاکە گیان کاک فاتح من هەندێک هۆکار هەیە ڕسمی خۆم پێشان نادەم بەڵێ بەڵێ دەتانی بشم بینی هاوە پێشانتم ئارێ وەڵا کاتفەرێتی پێخوان پرتمانی نەدایتی ئەو مەلایکەتانە یەکیان شتی باز دەنووسی ئەیکە خراپ دەنووسی خراپەکە گۆتی پرتی لێ وەرگەرە خواوەری گرتەوە چی لێ بکەم ئەوە کاک فاتح من یەک شت هەبوو حەزم دەکرد باسی بکەم ئەو مەلایکەتانە قوربەسەرانە هیچ ئیش و کاریان نێ لێوێندە خوا بەخۆی پێشی ئێمە بێنە دنیا ژیانی مەی نووسیتەوە ئێمە چمان بەسەر دێ و چۆن دەژین و لەکوێ دەژین و ئایا دەبینە ئینسانێکی یان دەبینە ئینسانێکی موسڵمان یان ئینسانێکی دیندار ئەوە هیچ شتێک بەدەست ئێمە نیە خوا خۆی بڕیاری لەسەوەدا و پێشی ئێمە بێنە دنیا نازانم ئەو مەلایکەت بەڵێ بەڵێ ئەزە من نازانم ئەو مەلایکەتانە بۆ لەوێندەر دانیشتونە هەریەکی 30 ساڵ دانیشتووە 70 ساڵ 80 ساڵ ئێخوا خۆی بڕیاری داوە هەمووی نووسیوە تۆ کەی لەدایک دەبی و کەی دەمری و چی ئیشێک دەکەی و چەند زەڵان دەکوژی و چەند ئیشی باش دەکەی هەموو نووسراوە ئیدی ئەو مەلایکەتانە بۆ بێ ئیش و بێکار لێوە دانیشتونە یعنی چی دەنووسنەوە دوای هیچ بڕیارێک لە دەستی مرۆڤ نییە هەموو بڕیارەکان لە دەست خوایە خۆی بڕیاری داوە تۆ چەند ساڵ دەژی و بەس زۆرێک دەژی و ئێمە هەرچی بکەین هەر ناتوانین پێشی ئێمە بێنە دنیا وتێتی کاک فاتح ئینسانێکی مولحیدە بە مولحیدیش دەمری بدەی بینە جەهەنەم تو بچی ئاسمانی دەبێتە خوارەوە خوا بۆ تو نووسیوە تۆ دەچیتە جەهەنەم هذا آية أجر عبيد بس تێنەگەیشتم کاک فاتح
قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا هو مولانا مانای ئەوەیە تۆ وەکو مرۆڤ هیچ بڕیارێک لە دەستە تۆ نییە. ئەی ئەگەر خوا پاتریەکەی تاوە بیتن کۆنتڕۆلیش نەکەت دەکەیت. کاکە ئەوە هەموو شتێکی نووسیوە الله عالم السماوات والأرض، يعني هەموو شتێک دەزانی. تۆ دەیزانی دەبێ ئینسانێکی ملحید وەچی کاکە بلە گۆتەنی من نامێ هەندێک شتەکانی عادەکەمەوە خۆی لەو هەموو بەخۆی چەند ملیۆنەکە ملیۆن کە بینی ملیار و ملیۆن زۆرە خوا خۆی ئەو سپێرمەی هەڵبژارد و ئەوەی دەکەینە کاکفاتێ. ئێستا کە کابرایە کاتۆ بڕیار لەسەر تۆ دەدە دەڵێت تۆ ملحیدی ئەی خوا بۆ خۆی بڕیاری داوە مرۆڤ چ حەقی هەیە تۆ چینی خوا خۆی گوتێتی من کاکفاتێ ئەینمە دنیا بە ملحیدیش بە ملحیدیش دەمریتن. ئەو برادرە پرسیارێکی هەیە خوا مەسیحیان ئیسلامە خواخوایە نەمەسیحی ئیسلام دیسان دەینێرمەوە هەر زۆر ئیزعاجە بەڕاستی نەیاتەوە زۆر ناخۆشە. جا ویستم ئەوە بۆ ڕوونکەمەوە مامی ڕجای خوا و لێ بێ وەرە کاکە باوەڕ بە من و دینەکەم بکە پێشەوەی بمری با نەچی بۆ جەهەنم. ئەوێتی تڕەتەر من دینی خۆم هەیە لاچۆ ئەوەی کە بە خێوی کرد ئەو مامەی کە بە خێوی کرد ئەبوو تاڵب باوکی عەلی. جا یەکسەر کار کە مامەکانی گاڵتە محەممەد کرد چۆمان لەوێ گاڵتەیان پێ کرد و پێی پێکەنین بە محەممەد پێکەنین هات بەم ئاەتە گاڵتەکردنی مامەکانی پیناکات ئەڵێ چی لە ئاەتەکەیە ئەگەر ئاەتەکەم لە بیر نییە بەڕاستی ئەوەشم نەکرد بوو ئەڵێ ئینەکە ئەنتە بەڕاستی لە بیرم نیە ئاەتەکە بەس بەعەتەکە بەم شێوەیە ئەڵێ تۆ ناتوانی هیدایەتی کەسێک بەی کە خۆشتەوێت ئەگەر خوا بیەوێ هیدایەتی هەر کەسێک بە خوا ئەیە خوا هیدایەتەیە واتە محەممەد تۆ ناتوانی هیدایەتی مام و بەی لە بەرەوەی خۆشتەوێ بە خێوی کردویت ئەگەر خوا مەیلی لەسەر نەبێ کە خوا مەیلی لەسەر بوو خوا خۆی هیدایەتەیە پێویست بەوە ناکە ئەو هیچ بکات چونکە ئەوە هەموو شتەکە بێ بەهی خۆ دواب چینە لای کەسێکی کەی وادارم ئاوا نەبێ و دەنگ ناتەوە زۆری زعاجە و دەنگدانەوەی شەقامی کافر ئەمە هەر لە شەقامی کافرا بێجا هەر خۆی کافرە با بچینە لای خاڵە هەژار. کاکە بە چاوان هەوەی کە ئەیەوێ وەریگرم إنك لا تهدي من أحببت ولكن الله يهدي من يشاء. دم خوش السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. خالة هجار شوني بقول كاكا باشي أحوال أو تفوق يعني بهم عقلي خود هاتوي الدين سوكاكي نا هاتم والله با بيش أصلاو لملائكة كان سرساني شو کاکە ئەو مەلایکەتانە ئەی ئەگەر خوا داینە مەزرانایە ئەم وڵای دیکتاتۆرە و هەلی کاری بۆ کەس نەڕەختاندووە ئەی ئەگەر خۆی هەموو ئیشەکان بکە پیانەوت دیکتاتۆرە و هەلی کاری بۆ کەس نەڕەختاندووە لی ئەچوون بە قینە. وەڵڵاهی مامە هەژار وەڵڵاهی ئەمەی تۆ زۆر مهم بوو کەواتە خوا هەلی کاری ڕەخساندووە. ئەی چۆن ئەی ئەگەر وانەبای خۆی وەکو هەبێت وەکو زانیاری و هەبێت 1400 ساڵە پێغەمبەر نەماوە ئەرە جوبرەئیل ئێستا ئیشی چییە؟ وەڵڵاهی ئەی خولێنێتەوە پێم وابێ
ئەی خوا گولێ بوارە ئیشێکی بۆ نەدۆزیوەتەوە باوەڕ ناکەم هیچی شوکاری کێبێ ئێستا بەزەی خولێنێتەوە وەڵی ئەمانم پێ خۆش نەبوو بە قوربانی گونی خوا بم وڵات دوایی پێڵم ئەڵەم ئیشێکی بۆ بدۆزەرەوە بەخوا بێتاقەت دەی کاکە کەسی چکە وەرگرە دەست و خۆشێ دەی قوربانتم خۆت و هەردوو مەلایکەتەکەش خواتان لەگەڵ خوا دەستی وە باڵتانەوە بێت دەی خوا حافیز با بچینە لای بزانین کێوکە ئەوەی کامیرە بنێرێ ئەینێرم بۆ ئەوە ئەمە چییە هەرێم تاقتاقی خاڵە هەرێم تەقتەقی بەس زۆر تەقەتەقوشت نەکەی با مەلایکەتەکان تووڕە نەبن سڵاو و ڕێز مامۆستا عەلەیکوم ئەسسەلام وەڕەحمەت الله وبەرەکاتوه سڵاو لێبێ سڵاو لە چانیشی قوربانی چاوت بم زۆر زۆر بەڕێزی کاکە وەڵی من نە موسڵمانێکی تۆخم نەبێ دینێکی تۆخم یعنی لە نابێنی هەردووشیانم بڵێ ئێ خواردووە تۆ گیری خواردووە زانی ڕەحمە لە دایک و باوکت ئینجا ئەوەیە کە من گیرم خواردوە لەو نابێنەیە با من ڕێگە و نیشان بەم خاڵە هەرێمە زین چی بکە قورئان بخوێنەرەوە قورئان بخوێنەرەوە بەو زمانەی کە لێی تێگەلێشی مەترسە بۆ خوایە من وا هەستەکەم قورئان بەس بۆ عارەبدا بەزێ من وا هەستی پێەکەم ئەمە یەک دووەم شت ناتوانم بیخوێنمەوە لەبەرەوەی بە حیاتی نەم خوێندوێتەوە من باوەڕم بەڕاستی باوەڕم بەخوای گەورە هەیە و باوەڕم بە قورئانی شەیە بەس باوەڕم بەوانی کە وەک شتێکی عادەتی هەیە بەڕای من بەگشتی دین باقلم کەلتوریە من وای بۆ ئەچم یعنی بەڕاستی من وای بۆ ئەچم لەبەرەوەی تەمەشا دەکەم هەرچی دینە بە ئیسلام و بە مەسیح و وەک کەلتوریەکە لە بابانەوە بۆمان ماوەتەوە بۆ نمونە مناڵی کورد لە مناڵی لە 6 ساڵیەوە بە شەق نوێژی پێەکەن بە شەق فێرە نوێژیەکەن بۆ نمونە ئەوە زەربەیەکە لە ژیانی مناڵێدەن وایە ئیتر کەواتە بۆڵێ گوێ بگرە با یەک شتێکە بۆ ڕاستکەمەوە من بەڵێ تۆ وەکو دین ئەوە هەر لێ بوویتەتەوە باوەڕ بە دین وشتی وهانیە ئەوە لەوەیان دڵنیا بوو بەس تەنها باوەڕ بەخۆ هەیە بەڵێ باوەڕم بەخوای گەورە هەیە ئەوەی باوەڕی بەخوانە بێ ئەوە لەگەڵ ڕێز و حرمەتما لەوەیە لە ئەمەزۆنە گەورە بوو بێ باشترە بەڕای گوێ بگرە مامارە منی ڕێک لەسەر ئەوە ئەمەوە قسە بۆ بکەم بەڵێ باشە خوا مناڵێک بە چوومەوە لە دایکە بێ یا مناڵێک بە نوقسانی لە دایکە بێ یا بۆ نمونە کەڕە یا چی پێڵێن وەلحاصڵ خاوەن پێداویستیە بەڵێ ئایا ئەمە کاری جوانی خوایە دەزانی چی خوا لەبەر ئێستا بۆ ئەی باشە بۆ ئێستا تەمەشای کە پەپولە سلێمانی جوانە مەیمون ناشرینە وایە وەڵایی برا لە مەیمون لە پەپوو سلێمانە جوانترە ئاخە دەوانی ئاخەتو ناوێت بیرعکس بیر بکەیت شتەکان تۆزێ بەڕاستی ببینە کاک فاتح من زۆر جۆ لە تۆگرم تۆ ئینسانێکی زیرەکی ناشرینیەکی مەیمونم پێ بڵێ باشە ناشرینەکەی چی ئێستا بۆ نمونە من لە تو جوانترم ئەوەش کاری خوایە دەبێ نابێ هەموو کەسەکان مناڵی حەزەتی یوسفم حەزرەتی یوسفی بەشەرەفم لە قوتی ئاوی گۆمی حەمامەتی ئەمەیان ڕاز بوو بەڕاستی کار فاتح من بەڕاستی ڕێز و حرمەتم بۆ توەیە هەر دینێک بی هەرچیەکت هەبێ من وەک مرۆڤایەتی ڕێز و احترام لە هەموو کەسێکەگرم بەس پێشم ناخۆشە لەبەر ئەوەی یەکشت بکە قەناعەتی خۆت من وەها وا بیری لێ ئەەکەمەوە یەکشت بکە لەبەر ئەوەی هەبێ و نەبێ ڕۆژە لە ڕۆژان دایکی و باوکی ئێمە لەگەڵ ڕێز و حرمەتی دایک و باوک دەبێت بژیرێ لەبەر ئەوەی دایکمان باوکمان بسڵمان بۆ و نێژیان کردووە ئەلقەن ئەگەر جەنابەت باوەڕ دۆشتە نییە هەر دینێکی من لە سەسەر دادەنم کابراایکی ئیسانی زیرەکی ئەمن باوەڕم بە تۆ هەیە ئیسانێکی زیرەکی بەس لە شتێکەوە دڵشکاوی کە لەو وەزعە لاداوە دڵنیا بە شتی ناشرین بینیوە بۆیە لەو وەزعات لاداوە کاک فاتح گوێ بگرە بەجانی ڕەسوڵا کاکە دایک و باوکی ئێمە بسڵمانن مسلمان نە بسڵمانن دینی دایک و باوکی من و تۆ زۆر جوان ئەوان فەڕیان بەو قورئان و مەحەممەد و ئەوانەوە نییە بابزانی بەڵێ دینی ئەوان دینی ئەڵڵا و دینی مەحەممەد و ئەو دینە کەلتوریەنە کە خۆ باسە کرد لە عەرەبە دینی ئەوان جوانە ئەوان ناقیان جوانە
بەڵام مسلمان و ئەوانەی کە باوەڕیان بە دینی محەممەد و دینی کوشتن و کوشتار و نوقسانی و ئیشە قۆڕەکانی خوای ئیسلام هەیە گورە ئەوانە حەقە لەوەش خراپتریان پێ بکەی کە منیکە کاک فاتێ باە ئێمە لێک حاڵی بین خوا بەسی ئیسلام نییە کاکە خوای هەمووانە وەرە بۆ نمونە با من یەک تۆ نازانم ئێستا مەسەر یەک دقە تۆ خواو لەکوێوە وەرگرت ئەم وشەی خوایە و لەکوێوە هێنا خواو لەکوێوە ئەو وشەی خوایە لە قوزی داکمان بەرە بینەوە گەورەیە بین ئەبینە زمانە زانی برین یا ئەڵڵە کاکە تۆ وەرە جەنابەت بەرە بێەوە دەڵی یا ئەڵڵە لە دینی ئیسلامەوە وەرەگرتوەکەوت مادەموتی یا ئەڵڵە واتە لە دینی ئیسلامەوە وەرەگرتو ڕەحمەت لە دایکم با من حاڵی بکەم کاک فاتێح هیوادارم لێک تێ بگەی مناقەشایەکی برایانە لێم وەربگری من احترام تەگرمۆک پێتم گوت من لەو نەوە کەسانە نێمزنی و ئەوم باشە بێڕێزی بە کەس ناکەم من هەر حەدم نییە بێڕێزی بەرامبەر هیچ کەسێ بکەم من احترام بەپێی قانون و قالبی خۆی کەسەکە من احترام یەگرم بەڕاستی تۆش ئیسانێکی ئەلواقیعان زیرەکی ینی ئیسانێکی ڕووخۆش و قسەخۆشی بەڵام لەبەر شخصیەتی لەبەر ئیسانیەتی لەبەر مرۆڤایەتی لەبەر وجدان و زەمیریان تۆ مادام خەڵکێکی زۆر مسلمانە باوەڕی بەو دینە هەیە تۆ نابێ بەو شێوەیە لە ڕقی ئەو خەڵکە بێڕێزی بەخوای گەورە بکەیت تۆ بە ئەستەغفیر الله لەبەر ئەوەی من قوس من چاوی تۆ ماچەکەم تۆ شتێک وت کە من ئەلەساس شتێک تووڕێی کردم یا مسلمان تووڕێی کردم یا من خۆم کیانێکی بەرزی ئیسلامی بازان کیانێکی بەرزی ئیسلامی ئەوەی منی بێدین کردو ئەوەی منی والێ کرد کە ئەمڕۆ ئاوا قساکەم تەنها و تەنها قورئانە بابزانین بەڵێ چونکە یەک ئاەتی قورئان نییە من بە ڕەچەڵەکیان نەچوو بێتمە خوارەوە یەک ئاەت نییە لە قورئان بۆ نمونە کابراکە قساکە جاری وایە ئاەتەکەم لەبەر نییە ینی ئاەتەکەم لە بیر نەماوە وەکو عەرەبی بیخوێنمەوە بەڵام ئەزانم ئاەتێک هەیە ئەمە ماناکەیەتی بۆ ئەوە دابەزیوار بۆ نمونە پێشتر باسی ئەو ئاەتەم کرد ئەو ئاەتەم کرد کە بۆ مامی محەممەد هات محەممەد پێی وتی وەرە باوەڕم پێبێنە وتی من دینی خۆم هەیە مامەکانی گاڵتەیان پێکرد پێی پێکەنی یعنی تۆ لەوانەیە ئەمانە نەزانیت من چونکە نزولی ئاەتە من حرمەتما من بەڕاستی من سەری لێ دەرناکەم تۆ باسی چیەکەی من بەڕاستی نە قورئانم خوێندووە نە بەرنامەشمە بیخوێنم لە ژیان یان نازان بیخوێنم ینی نامێش بە خەڵکی تێ بگەم مەبەستەکەم من لە زمانەکەی تۆ تێ ناگەم کە تۆ باسی ئەوەم بۆ یەکەی بەڵام من باسی یەک شتەکەم هیوادارم لە بەستەکەم گەیشتی بێتی مەبەستم چیە لێرەیە ئێستا ئەڵێ إنك لا تهدي من أحببت ولكن الله يهدي من يشاء وهو يعلم بالمهتدين شتێکی ئاوایە کاکە من بە بەستیەکەم لێرەیە کاک فاتح گیان با ئێمە لێک تێ بگەین بەڵێ تۆ من وتم هەر دینێک بی من وا قسە لەگەڵ تۆ ئاکەم هەر مەذهبێبی هەر شتێک بیت ئەوە کێشەی خۆتە بۆ خۆتە ژەی بەڵام ئیسانیەن احتراما بۆ ئەو خەڵکەی کە هەر دینێترە احتراما من باسی دوو مەلایکەت لەسەر شانەکەم کاکە پێڵم کش ئەمە ئێستا من وا هەست دەکەم ئەو مەلایکەتەکەی دینەکەی تۆیە و کەڵاوە زرت و فرتێتی لەسەر نازانم کەڵاوەکە دێ و دەڕوا ئەوە چیەوە ئەوە ئازایی چی جا من خۆی هەموو شتێکم فشقیاتە جا ئەوەش نییە ئەها و کڵاوە ناچێ دەسەرم ئەوەیە ئەوە هەر بۆ خۆشی خستمەتە سار بۆ پێکەنی خستمەتە وەڵاهی کاک فاتح برای بەڕێزی منی هیوادارم باڕێ کەسانێکی تر بین قسە بکەن زانی چی هەڵێ نازانم چێ وەرگن کە ئەمە لە ئەدەی زین ئەڵێ چی لەسەر ئەو دوو مەلایکەتە قسە بکەن تکایە زانیم دوو مەلایکەتە چیان کردووە کێ دەرکی پێ کردووە کێ ئەوەکە ئەرێکاکە ناکرێ خوا مەلای شتمان بنووسێتەوە لە کاتێکا خۆی پێویستی بە هیچ شتێک نییە و هەموو شتێکی لە بیرە و هیچی لە بیر ناچێتەوە و ئەوە سڵاو کاک فاتحگیان ئەسسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵی وبەرەکات و سڵاو و ڕێزمان هەیە بۆ تۆی بەڕێز کاکە ئامانج و بۆ هەردوو مەلایکەتەکەی سەرشانیش خوا پێی بڵێ فاتێ سڵاوی هەیە بۆ
تەلەفۆنم بۆ هاوبرا تەلەفۆنم بۆ هاوبوو بوورە ئاساییە کاکە گیان زۆر 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 من دەستخۆشی لێکم هیوادارم بەردەوام بی زۆر جوانی بە قسەکان زۆر جوانن سپاس دەکەم باشە منێکی هەورامی شەڕە شەکێک لە مناڵیا فێری سۆرانی بوو ئێستا بە چ شێوەیەک فێری عەرەبی بووم تا لە عەرەبی تێبگەم لەو بیابانە لماویانە لەو ئەشکەوتی حەرایانە دوای 43 ساڵ یانی خوددا کەسی نەدۆزیەوە بیکا بە پەیامبەر شوانێکی حۆشتر بەخێوکەر و بەراز بەخێوکەری خەدیجەی ئەسڵ جوولەکە کاکە ئەمانجێک دەقە دەستی خۆش بێ شتێکی باشی بیرێنامەوە جا ئەڵێن چی ئەڵێن ئەرێ کاکە تۆ شەهادەکە و چییە کاتێک کە قسە لەسەر قورئانەکەی ئاخر بڵێت تڕە مەحەممەد شەهادەکەی چی بوو کە قورئانی بە ئێمە فرۆشتەوە بەدڵنیاییەوە ئەمڕۆ بە یاسبەی ئێمە نا وەکو کورد وەکو هەورامی وەکو نەتەوە ئەوەی کە ئێمە پێشتر کە باو باپیرانمان لەسەر ئاینێک بوو ئاینێک هەر لە سەرەتای دروستبوونی بەشەریەتەوە لە ترسی دیاری دەستروشتەکانەوە کە وەعی نەبوون ئیتر ئەمانە سەرەتای ئاین کە دروست بوو لە ئەشکەوتەکانەوە کڵێشە و وێنە کێشانی ئەو شتانی لێ ترسان قوربانیان بۆکردن وردە وردە ئەمە کۆمەڵە کەسانێکی گەمژە و تەوەزەل و تەمەڵ ئەمانیان خۆستەوە خۆیان تۆزێر لە دوورە پەرێز لە مجتەمع و کۆمەڵگاکەی خۆیان ئیتر بە ناوی بڵین خەڵوەتیەوە کە چوونەتە شاخ تێڕامانێکیان هەبوو ئەیوت من پەیامێکم پێ و من وێنەری خوددا هیچ پێغەمبەرێک هیچ نێدراوێک نییە کە خوددایەک ئەگەر هەبێ و ئەم هەموو زەوی و ئاسمان و وەکو خوان گەدونی دروست کردووە چ پێویستی بە مرۆڤ ئەگەیە لەسەر زەوی کە حکمی بۆ بکە دەم خۆش باش شتێک بیر بێنەوە کاگامان یەک شتی بۆ بجێڕمەوە هەر بەسەر هاتێکە و بەسەر خۆشم هاتووە وەختی خۆی لە 91 بوو 92 بوو ئیشی قاچاقیمانە کردا ها شتی ئێرانیمانە هێنا بەخشەبەکانمانە فرۆشتەوە و شتی هینیشمانە برد بۆ ئەوێ زیاتر شتی ئێرانیمانە هێنا لە پێنجێنەوە منیش برادێکم بینی هەر بەجددی من نەمزانی مەبەستی ئەو چییە برادری خۆم بوو ناسرااو بوو هەردووکمان ئیشی ئەوەمانە کرد من خاڵە ڕەفیق ئەو هاتبووە لە سلێمانیەوە هاتبووە بۆ پێنجێن وتم خاڵە ڕەفیق چی پارەکە وتی کاک فاتێ شقاتە ئاگرەکاتەوە بەڵێ کاکە منیش تێکەوتم یەک دانە لۆریش قارتەم کڕی قوربانی سەرێ بم شقارتەمان هێنایەوە تیاوەڵا ڕێگە قەتە بوو ڕێگە نەما و گومرگیشان هەبوو گومرگیش نەما بوو تیاوەڵا سەدام هێرش شەکاتەوە هەم ماوەیەک هەر تاوناتاوێت سلێمانیانە گرت و ئەیان فڕاندین و دوایی خەڵک ڕایە کرد و دوایە گەڕایەوە لەو فترەیە کاکە منیش یەک لۆریش قارتەم بردووە تا گەیشتینە سلێمانی تر گەیشتینە سلێمانی و شقارتەم داگر کورە جێگا نەبوو تێیکەم کۆرە خەریب و ئەبووین بە فلیم بازار کەسی تیا نەمابوو بووە قڵیشا بووەوە قڵیشا بووە لە ناو بازارە بڵێ ئیتر ماوەیەکی پێچ و تقریبا مانگێکی پێچ و دوای شقارتەکانم فرۆشت شقارتەکانم بە فرۆشت و وەلحاصل قازانجی باشیشم لێ کرد لە شقارتەکان دوای ڕەفیقم بینیەوە وتم خاڵە شقارتەکانم هێنا وتی شقارتەی چی وتم ئەی تۆ نەوت شقارتە ئاگرەکاتەوە وەرەوتی خوا سامەرگ من وەکو هەر وەکو شتە کوردیەکەی خۆمان شقارتە بێ لێک ئاوە ئاگرەکاتەوە من کای وتم شقارتە پارەکە وتم ئازمانەکە من یەک لۆری شقارتەم کڕی بە بۆنەیە قسەی تۆ کەوتە شقارتە ئاگرەکاتەوە جای گوێ بگرە لەو کاتەشە بۆ مەسەلەی پێغەمبەرەکان هەر یەکێک بێ ئیش بووە و بێکاسبی بووە چووەتە ئەشکەوتی هەفتەی ماوەتەوە دوای هاتووە و توێتی من پێغەمبەرم بەتاکید جای گوێ بگرە لەو کاتەیە پێغەمبەر ئاگری کردووەتەوە یعنی ئیش و کاسبی لە پێغەمبەرایەتیا بووە بەتاکید معقول نییە تۆ لە جەزیرەیەکی عەرەبیە لە نیوە دوورگەی عەرەبیە نازەم 123,000 ئەگەر درۆم نەکرد بێ ڕەخەمەکە ڕەن پێغەمبەر هەیە
ئەی باشە لەم هەموو کەون لەم هەموو جیهانەیە ئەی بۆ لەوێ پێغەمبەرێک لەدایک نەبوو ئەی کاکە ئێمە لەم هەورامان و لەم کوردستانە ڕەنگینە کە بەهەشتی سەرزەویە کە ژیانێکی بەهەشتیمان هەبووە هەموو نەتەوەکان پێکەوە ژیان هەبووە کە ئاینیش هەبوو ئەو کاتە مەسیح جوو ئێزیدی کاکەیی یارسانی میترایەکان بڵێن خۆرپەرستەکان خۆریەکان کریستانیەکان هەمووی پێکەوە ژیانی کۆمەڵایەتی ژیانی بازرگانی هەموو ژیانێکیان پێکەوە بۆ هیچ کێشەیەک نەبوو ئەم پێپەتی عەرەبیانە کە هاتن یعنی ئەڵڵایەکیان بە ئێمە ناسان ئەڵڵایەکی جەریمە ئەڵڵایەکی ئەنفارچی ئەڵڵایەکی کوشت و بڕ تاڵانچی لەم دنیاە بۆ هەمووشت بۆ ئەوان فەرام دنیاکەی تریشیان بەم شێوازە بەم تموعە کە دنیایان داگیر کرد لە دنیاکەی تریش هەموو شتێ بۆ ئەوان فریە بەڵام باکاتت نەگرم باکاتی جەماعەتی تر بدەم ببوورە هەنێ کارم هەیە پەیوەندیت پێوەکەمەوە گەراتمەوە سەرخەت سپاس سڵاو ڕێزم بۆ برادران هەیە کاتێکی خۆش جا ئەڵێ چی لەوانەیە هەر لەگەڵمان نابێ کاکازاد شتێکی ئەوە هەیە ئەڵێ کاتی عەرەبەکان بەسەر خەڵکیە پیان وتیان وتی کاکە چیتانەوێت لێمان وتی کاکە هاتوین بتان پارێزین وتی لە کێمان پارێزن وتی لە دوژمن وتی بە خەبری پێغەمبەر برایەمە دوژمنمان نییە ئێوە دوژمنەکەمانن وەدیا وەرە جزیەمان بنێ وەرە موسڵمان ببن لەبەرەوەی بتان پارێزین لە دوژمن ئێلەکێ وتیان کاکە بەسەری پێغەمبەر هەرچی بێ بڵێ دوژمن نیمانە ئێوە هاتوون ئێوە دوژمنی ئێمە باچێن لای کەسێکی کە مەکێیە ئاوات شۆراوەیی سڵاو شەو باش السلام علیکم و رحمة الله و بەرەکات و سڵاو و ڕێزمان هەیە بۆ خۆت و بۆ هەردوو مەلایکەتەکەی سەرشانی چەپ و ڕاست جوانە کاکە تەوەر لەتە چییە لەسەر ئەو دوو مەلایکەتەی سەرشانمانە تۆ وازە مەلایکەت بێنە برا تۆ جەنابەت لەسەر ئەم بابەتانە ڕۆی تۆ خوایە کە من تۆی دروست کردووە گیانی من تۆی بەدەستە نەکردووە هەم با برام بەس دایمەخە با دوو مشتمڕکە پێکەوە خوایە کە من تۆی دروست کردووە کە سوزدەی بۆ من تۆ ئەسڵان تۆ مرتی هەر نانم تۆ چ دینێکیت ئێمە بسڵمانی تۆ کابراایکی دینت نییە تۆ دینی کافر بە خەڵکە فرۆشیت دینی یەهود بە خەڵکە فرۆشی برای شیرنم ئەزای چۆنا تۆ هەش دینێکی دینی ئیسلام پیسترە برای شیرنم گوێ لە برای خۆت بگرە با خزمەتت کەم ئەزای چۆنە برام با پێکەوە دوو قسە بکەین من لەو ساو گوێ جەناب دەگرم تۆ ئەم مەلایکەت و ئەو مەلایکەت و مەلایکەت جەنابەت تۆ ئیسلام نیت ئەخە تۆ هیچ دینەکەڵ نابژێت تۆڵی پێغەمبەرم نییە هیچم نییە تۆ چۆنە ئەڵی مەسەن من بەچی ئیسلامم بەسێ تەلاقم کەوتبێ دوور نییە لەوانەیە نوێژی نەکەی وەڵایی سوێن بەخوای گەورە نوێژ ئەەکەم بەس من یەک شتێک ئەڵێم جەنابەت تۆ کابراایکی و سەر ڕیش سپی جوان و عنی بەس عیبە عنی تۆ دینی یەکێتر بە ئیسلامە فرۆشیت کابرا دی ئیسلامیە دینیە وازی لەگەڕە تۆشتە قەبر خۆتەوە مەسمە قەبری خۆمەوە وەرە کوا دینم فرۆشتووە من دینم کوا هەیە تابی هەرچی دین هەیە بەهی ئەوانەشەوە کە مانگا پەرستن و هەنێکیش هەیە ئەی نەبێ چووک و ناوگەڵ و شتە ئەوانە پەرستن اینجا برام تۆ قسە بکەم بێک ئەو تۆ قسان بکەم بێک ناکەی مت مدان دوو مشبڕەکەم بەخۆشی تۆ کابراایکی نوێژ ناکەی من کابراایەکەم نوێژ دەکەم سپاس بۆ خوا بسڵمانم چ ڕخنێکرد لە بسڵمانێت تۆ ینی وا گەرم بوویتە لە خۆتە بسڵمانەوە و ئیسلامەوە و ئیسلاموە هیچ ڕقنەیەکەم لە تۆ نییە وەکو مسلمان ڕقنەی من لە قورئان و لە حەدیثە هەردوو چاوەکە برا شیرنم ئەزانی چۆنا کەسێک ئێستا من شخصی خۆم بسڵمانم کەسێک نوێژەکەم کەسێ نوێژ نەکا پێناڵێم بۆ نوێژ ناکەی کۆ کابرا خۆی حڕە خۆی عەقڵی هەیە خۆی ئازادە نوێژەکە ناکە ئەوە پەیوەندی بە منەوە نییە پەیوەندی بە تۆشەوە نییە ئاخر تۆ واڵێ دینەکە وا ناڵێ
برای شیرنم تۆ لە دینەکە گەڕێ تۆ لە دینەکە گەڕێ تۆ خوایەک دینێکی داناوە خاڵقی عەرز و ئاسمانە خاڵقی عەرز و ئاسمان دینەکەی داناوە بەس من کابراکەم نەخوێنەواری مەیە گوێ لە برای خۆت بگرە من نە عەرەبی ئەزانم گوێ لە برای خۆت بگرە نە قورئان ئەخوێنم بەس پاس بەخوا نوێژەکەم وسڵدە بۆ خوای گەورە بم خوای گەورە بنی بە بسڵمانی دروست کردووە وە بسڵمانی شێژێم ئەی لەخوا بەزیادێ ئەی لەخوا بەزیادێ کەواتە تۆ کابرایەکی هەر دوای ڕۆتین کەوتی دوای کەسوگا کەوتی دوای ئەوە کەوتی کە پێ برام ئەزایی چۆنە ئێستا تۆ کابراکی بە فشکالی شەکەت گرێەوە فشکالی شەکەم نەکردووە من ئەگەم بکەمە فشکال بنەوە قسە لەگەڵ جەناب تاکەم من لەگەڵ ڕێزم بۆ جەناب دوو لە جەناب لەگەڵ لایفا ئەخە تو لە ئەساسەوەی برام وەڵای تو خۆت بۆ کڵاوە نێ بە شامی شاپڵەکەی خۆش هەیەدا تو بە حەسیترین بۆکەی وەڵڵا بە شامی شاپڵەکەی جا حەدم چییە ئەتوانم وەکو ئەو بم چێ کام پێ لە ئێمە دوانی وەکو ساڵی ئەرە دەنگمان هەیە دەنگ دێ عیبینێ دەنگ دەگاتە لای من عیبینێ با بن تۆ قسە بکەین یعنی تۆ خۆت ئیسە لە کاگەرێمە برا گوێ لە برای خۆ بگرە ئێستا تۆ لە کاگەرێمە قسە دەن کاگەرێم ڕەفیقمە کاگەرێم کەسێکی بەڵێ دەی گوێم نەتە برا بۆ قورئانە کە تۆ باوەڕێت کردیە و هیچی لێ نازانی بۆ قورئانە تۆ دوای دەماوەر بکوێت من ئەوەی منی ئێستا ئاوام ئەوە تەنها قورئانە لەبەر ئەوەی ئەگەر بە چارەکێکی من شارەزای قورئاندی تۆ لە من بەڵە شامی شاپڵ کاکە یارەزای چۆنە بەجددی قسەکەین ئێمە برای شیرنم ئەزانی چۆنە من بۆ ئێسم بەخوای شەرمەکەم عنی لە ڕووی جەناب بدە و قسەیاکەم شەرمەکە لە ڕووی جەناب کاکە شەرم بۆکەی تۆ برا تۆ لە دینە ئیمانم نییە تۆ لە دونی ئیمانتەیە هیچ باشیەوەیە ئەی چۆن لە شەرع شەرمینیە ئەی تۆ بڕای تۆ گاڵتە بە ئیشەکان خۆت دەکەی مەلایکەتەکان لەسەر شوێنی چەپ و ڕاستە بەڵێ چەپ تاوانەکان سەر ڕاست خێرەکان دەنووسە یعنی دوایی دەفتەرەکان مەبا بووە لای پیشانی خوایە گومانی تیانە یعنی خواشتی لەبیرە چێتەوە خواشتی لەبیر ناچێتە برای شیرنم بەس ئەو مەلایکەتانە کە تۆ جارێ دادەگرنە سەر ناو خەبرەکەتەوە پێتە لە مەلایکەتەکان ئەی هاوات تۆ چیت کردو چیت نەکردووە ئاخر تۆ ئەزایی چۆنە برای پێتەڵێ فاتحی کوڕی سەلمە ناش لێ فاتحی کوڕی مەحموود لەبەرەوەی سیقان بە باوکم نییە لە ئیسلامە سیقەی بە باوک نییە ئەڵێ نەوەکو دایکی هەر تەڵقینی هەر تەڵقینەکەش ئێوە لە ئیسلامە قەناعەتی بە باوک نییە کە مناڵەکە کوڕی باوکی بێ هەر بە ناوی دایکەوە بەڵێ وای کێ بوو الله بەڵێ دەی گوێم لێتە برام گوێم لێتە ئێ با مناقەشەکەی گوێم لێتە وا گوێم لێتە دەی فەرموو چێ خواتە الله بەڵێ ئەڵێم قورئانی پیرۆز ئەڵێ ئەی پێغەمبەرێکە بەو کەسە کێ بوو کە هاوتی ئەم شتانەی پێیان ئاساندی وەرە ئەڵێم حەمەلام لەردی وەی لە دەوری گەڕێ برا مەڵا تۆ وەڵایی بە حیاتی بۆنی ناکەی مادام تۆ دژایەتی قورئانە وەست تۆ هەر خۆت کافێ وەڵێ بە بردە دەکەی بە قورئان خوا شایەدە بە مرتە دەکەی تۆ نازانم چۆنم قسانە لە ڕوودی بۆ حەنی بە وەستە ڕوجست پێ و قسە ناکەی وەرە برام تۆ کەسێک ئەیسە من لە لایڤەکە دەکەم سوێن بەخوای گەورە 230 نەفەرە تێدی بڕوا ناکەم 30 نەفەری سەری 8 ساڵ بێت برام ئێماشە من چیم وتووە شتێکی خراپم وتووە کوورەشتەکان هەر زۆر ناشینە بە قورئان تۆ جوان بڵاو کردە وەڵڵا بیلەتە پێ بشەنە بە قورئان سێرت بکەم چاو ماچەکەم با کلێتەکەشم ئاوا بکە جارجار ئەڵەی شان جا نەیە و شاری شاپلیەی شامی شاپلیش باشە چاو ماچ باچی لە لای کەسێکی کە ئەرێ خۆ یەک کەس نەیە نەهات هەر ئەڵێ تۆ چۆن لە دایک بووی تۆ بۆ لە دایک بووی خوا لە لە دایک بووی ئەرێ کاکە یەکێ لەسەر ئەم دوو مەلایکەتە قسە بکە کاکە ئەدەی ئەمە شارەزایی ئەمە زان چێیە ئەمە کافرە
السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. صلاة ورزبان هي بو خوت وبو هدو ملائكتك شي لا يشب وهي لا الراس كاكفت أو ملائكتانا هميان نيرنا إناسيان تدانيا مؤنسيان تدانيا أويك معلومات جبدم أي بو أوي لاي الراس تمدني ناس كاكاتك هينك واي على شي على ولا أوي لاي شب كل كم تيوا أتو صبرك ودنجا الناس لواني جايبي تيجي كاك جبد همو ملائكتك ذكورة يعني نيري مينيا لبروي خواتر ساوا نكا يعني هاشتي وكو بشر شتي تحرشوا شتوا بيا لناويا اويك اوكو دو مثلا ناوكان جبرائيل عزرائيل ميكائيل اسرافيل مالك رضوان منكر هموي اول للايك شكا باري هي بار يعني رسلا أولى أجنحة مثنى وثلاثة والرباع يزيد في الخلق ما يشاء يعني كسش نازاني تنبالي هي سيد سالة يعني بالكانيش نازاني بيني خوان بباسي الشصو بالكان أوي جبرائيل ببي قرآن أولى أجنحة مثنى وثلاثة والرباع يزيد في الخلق ما يشاء أو زال ليك دوا بخود ليك دوا أو لا يجكا خالد في ترت هي ماما فاتحة أم ملائكتنا دري نور واتل نور دروس كراوة زني شتيه لآقر دروس كراوة باشا إبليسكا سروشي هر هميان بوا أويش لآقرا واتا أقل ليك ديوا أم نور آقرا يعني وكو زن لآقر ملائكة أقات لي لسر باركت نسو تيد شانو مان زاروبار طريانكا لهيكرا زار أواقر ما بيسو إذا ليه أنا ليك ديتو أجر مثلاً بعقل ليك ديتو عقلي شانية ملائكة هيت عقليان خوا هيت عقل شنو دايته ملائكة كورا كاريك النو قرام دواني ساشاني من نازان هي لا يوسوا هاي لا يحسون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون واتا يعني هيت أو شنو داته يعني وكو آلة الروبوت إذا ما مستفاتي أتوليك ديوا حزم ذكرت هندشي ناوي جناني تدابا اواني جنبانه استا ملائكته كان بو خويان وازجان لي اما دينا اواني جدتون الجهنم بس يعني مشكلك والله قرباني سرب منا وكان انا مغوريوه ناوي انتم ملائكتي خو مغوريوه من كردو تتسي رضوان منكر ناوى خجيو محمد وذا اخر قسم كاكفاتي اقصير كي مثلا خوايك وكو بني آدم بيركاتوا مثلا سقي بإنسانية سقي بملائكتي شنيا دوي داناو نكي كتشان برتيل ور بقريان شتيك أكردو كدو أويك دي سال القرآن زور زار باسي يا كانوا سيكاك سفوان دنگ مان هي أري أوري دنگ مان هي دنگ زور باشا دنگ دباز لا تو نعلم كاكا دنگي منو تو زانم منو تو جمع ليك بس لا خلق دنگ مان هي كاكا تو نازاني تو أميك يعني داوي كاميرا كاميرا أما لكي وياك بو بداوي كاميرا أو لزور كاكا تو قديم يا قال لتسيا كاكا من لبيرم شو تو من هاريكم بخواس عنيو تو نازاني وياك دبا شو لبيرم شو نازان بس شمانك كده موضوع كد أو كدي ساخيتا أو كده ببيرم هاتو تصير كي يعني خوا زور زار باسي ميثاقك يعني أبي عقدي شهبي إيماني وكو بشرتي فكرتوا يعني ملائكة دودود بوديني عقلتي بشرت بو واكا تطبيقها كاتن دقبا من توزيق رون كردنوا بو نمونا بابلين أما خوا هموش تيكزاني علي لرقي بناجوا نزيكتره علي قسم بخوا لخري مارو ميرو آقادار يكشتي لبير ناچێتەوە باشە ئەمە دەفتەرەکانمانە و دەفتەری ئەعمالەکانمانە بن و تاوان و هین هەمووی لە یەکەیاتەوە و گوێ بگرێ ئەوەی تر ئەمان با بۆ سەر ئەمە هینمانەکە چی پیاڵێن ئەمەی تر حەشر و نەشرمانەکە پێش ئەوە ئەرێ پێش
ئەرە پێش پردی سیرات حەش و نەشرمانەکەن یا دوای سیرات دوای سێراتە دوای سێرات دوای سیرات ئەی باشە ئەی ئەوانەی کە پەڕینەوە ئەی بەڵکو یەکێک چاکەکانی باشتر بووی هێشتا آخر ئەوە هەمووی فلتەرە کاکە فاتح هەمووی فلتەر لە دوو فلتەرە یعنی تۆ ئەگەر لە فلتەری یەکەمیش دەربچێت لە دووەم دەرناچی گوێ بگرە لە پێش پردی سیرات حەش و نەشەکرێن دوایی ئەوانەی کە ئینەکانیان کەمە لە پردی سیراکەت ئەکەونە ناکاکە تۆ وانە کاک فاتح تۆ ڕاوستی وانە تۆ وەکو ئەوەیە مریشک لە هێلکەیە یان هێلکە لە مریشکە ئەگەر تۆ پێ بڵێم کاکە ئەمەشیان واز لێ بێنە ئەم فلتەرەشیان واز لێ بێنە فلتەرێکی کا هەیە لە سیراتیش نەجاتە بوو هێشتا پردی کە ماوە پردێک ماوە بۆ نمونە لەوێ خەڵک داوای حەقی خۆی لە خەڵکانی کاتەوە یعنی من و تۆ جنەیەکت یاوم ئێستا هەردووکمان لەوێ ئەڵێم ئای وەرە سەفوان وەرە ئەها و ڕۆژە چەخۆیەک لە منیا خوش ئەڵێ فاتێ بیکە بە خاتری خوا لێی خۆش بە منیش ئەڵێم خوا خۆش نابێت وڵی کاکە فاتح بەڕاستی بەخسێکت پێ بدەم ئەو ئیسلامیانە حەقە ڕەچیان لە تۆ بێتەوە ئەو دینەت زۆر ئەوە ینی بێتامت کردی ئەوە هەمووت کردتە قەشمەڕیات کاکە ناحەقیان نییە لێ توور فاتح هەردی خوا بە لە سەفوان خۆش بە و کاکایەتی دروستکەنەوە و ئەوانە منێژاڵێم لێی خۆش نابم تا بەیانی قسە بکەی لێی خۆش نابم ینی لەو کاتا ڕەدی خوایەمەوە چونکەیتن سوورم نیارەکەرە مەزانم بەرەو باشتە جا ئەگەر بێت و من هین بم یەکسەرەوە گەڕێنە دواوە خەنە جانمەوە ئەڵێ لەو کاتا خوا قەسروشتی پیشانەیە ئەڵێ چی ئەڵێ بێ ئەم قەسرە هی کام پێغەمەر بێت وەڵا قوربانجیاوە قەسەم خستوەتە هینەوە مەزاتەوە ئەیفرۆشم ئەڵێ جا بۆ کێ هەیە بتوانێ و قەسە بکڕێ ئەڵێ وڵا تۆ توانی بیکڕی ئەڵێم چۆن ئەڵێ وڵا لە سەفوان خۆش بە ئەو قەسە تەیەمێ وەرە جا ئەڵێیت لەو کاتا ئەڵێ کاکە سەفوان هادەی گونێ بێنە با ماچیکە بێنە پێشاوی خۆ و کاکە ئەمە لە دینا باس کراوە کاکە وایە چی بکەین ئەمە ئەبێ ئاخر ئەبێ تۆ پینە و مکیاجی بکەیت بۆ برا موسڵمانەکان برێ بۆیان جوان کەیتەوە ئەگەر نا وەری ناگرێت بە قەبری پێغەمبەر کاکە ئەمە لە دینە هاتووە ئەمە لە دینە هاتووە ئەوە سۆما دەرێ واستم بۆ بکە ئەوە بزانین داخۆ ئەو چ دەرێتن ئەو واستەکەم نووسی بووی واستم بۆ بکە واستەی بۆ چییە وەڵام کەسێک گۆرە گرم گوێی ناینێ ئێمە دە باشە کاکە زۆر مەمنون کە وەرت گرتم ئینشەڵڵا ئەو مەلایکاتانەی تۆش پیاوی چاک دەرەچن و زۆر خراپەکانت نانووسێت چونکە ئەگە بە خراپەکانی تۆ بێ باوەڕکە خراپەم هەر نییە کورە ئەمەیان خوای نەماوە ئەمەی لا خوای نەماوە ئەڵێ دەفتەرم بەدەستەوە نەما ماڵەوە بە قورجگیرێتە بەس چاکە بکە ئەی باشە ئاخر پرسیار ئەگە مەلەوانیەک بکەی بچیە ینی مەزبەح و شتی ئەوە مەلەوانی زان ئەم مەلایکەتانە کاکە فاتح وەڵا ئەوەی من دانسەکا لەسەر ئاو دە باشە کاکە شێوێکی خۆش بەجاری وایە کە کەفی سابوونە چێتە چاویە کزێتەوە ئەڵێ چاومە کزێتەوە بەو سابوونان حساسی هەیە حساسێتی هەیە سابوونی باش بکرێت تۆش ئەوەی ڕزیل مە باوانی خراپەکان بکڕی مارکە بکرە کوالیتیت کەمای لێکەم دا بە قسەیانەکەم شیرینە لە باشە کاکە شێوێکی خۆشە ماوە فاتح شتێکی خۆش بۆ تۆش چییە ئەمە ئەوە نردویەتی بە السلام عليكم ورحمة الله وبركاته سلااو ڕێزمان هەیە بۆ خۆت و هەردوو مەلایکەتەکەی سەرشانیش خۆش بێ ئەوانیش دەستەکانت ماچەکەن کاک فاتح ئەو ڕۆژی گوێم لێ بوو مەلایکەتی لای ڕاستم من مەدحی خۆم ناکەم ناڵم کچێکی زۆر باشم بەس مەلایکەتی لای ڕاستم گوێم لێ بوو تەکلیفی لە مەلایکەتی لای چەپەکرەوەی کاغەزی زیاو پێەیە
ئەوەی من خوای نەماوە شەڕیشانە بە منێەوە دەویت پێی بڵێ کاکە دوو وەرە قەمباتێ کاکە بەخوای ناچاکانی بۆ نانووسم های نووسی یا نانووسی وەڵی فاتێ تەکلیفم نێمەکە بەخوا یەک وەرەقەی ناێن کاک فاتح ئەزای چی ئیشی مەلایکەتەکان ڕێک کۆپی پێستا یعنی ئەو شتانی کە ئەڵڵا نووسێتی ئیتر کۆپیەکەنەوە ئەی نووسنەوە دیسان هەمان شت چونکە هەمووی نووسراوە لەساس بەڵام من یەکشتی تر یعنی ئەم مەلایکەتانە یەنە حەمام لەگەڵمانە ئەخەون لە لامانە کاک سەفوان وتی پیاویشن یعنی بۆیە بەڕاستی ئەمە شتێکی زۆر نامەعقولە لەسەر شەشانی ژنەکان شەوانە دوو نێرە زەلام لەسەر شانمان بخەوێەوە چۆنە بێ دۆم چۆن جیانە بێتەوە ئێمە گوێی نایێ بەچی ئاگاتان لە خۆتان مێکاکە من وای لێها بەڕاستیم شەو نەخەوم ئەو شتە و بیر خستمەوە ئەزایی چی بکە تۆی گوێ بگرە یەک باشترین دەوا لە لای منە بۆ ئەوانە چی بکەین دوو دەرزی نییە دوو دەرزی لەسەر شانە دانێ بەس لە دەرزیە ترس وای لە یەکەین کورە و ڕۆژە دەرزیەکەم ها کردبوو بە یامە یەکتر هاوارێ کرد لای بەرە کاکە لای بەچوو بەقممە هەر خۆش بی کاک فاتح من یەک پرسیاری موسڵمانەکان پێم خۆشە لێرە جوابیان بەمەوە هەمیشە پێمان ئەڵێن کێ دروستی کردوون وایە تۆش ئەڵی دایک و باوکم ئەڵێ ئەی دایک و باوکی تۆڵی دایک و باوکێکی تر ئەی ئەمیتر ئەویتر ئیلا ئاخر هەتا ئەگاتە ئادەم و حەوا وایە ئەی کەوا بێت کە ئەوان خوای خۆیان بەو کەسەدا ئەنن کە دروستی کردن خۆ ئێمە ئەڵڵا دروستی نەکردن کەوا بێت ئەڵڵا بەسە ئەڵڵای ئادەم و حەوایە هی ئێمە نییە جا ئەوە قسەیەکی کانە هێدە ئەڵێ ئەگەر مادەم هینی باوەڕ بەخوای ئێمە نییە هەوای خوای ئێمە هەڵمەمژە ئەخر ئەم هەوا هی خوای ئەوانیش نییە چونکە ئەوان بەس بیر لەواکەنەوە ڕێک تاپۆیان کردووە لەسەر خوای خۆیان وڵێ لەسەر ئەرزی خوش مەژی ئاخر ئەرزەکە هی خوانیە ئێمە پارەی خۆمانین ئیشەکەین و پارەی خۆمان ئەین کاکە جا ئەگەر ئەوەنە عاقڵ بوونایەتی ئەگەیشن کە خوا قسەی قۆڕە کاک فاتح زۆربەی شتەکان کە ئەگەڕێنەوە بۆ سەرخوا ئەو ئەڵای کە ئەوان باسی ئەکەن زۆر شت هەیە ئێستا کاتێک کە ئەینووسی بۆیان یەکسەر ڕەفزێکی زۆر ناشرین بە جنێ و ئەدەنەوە چونکە ئەدەبی مناقەشەکەیان نییە ژیانی ڕەسوول الله لیان گەڕن باجنێو بن کاکە تۆ بە تەمای دینەکەی لێ وەرگریتەوە خوای نەماوە پەستە تۆ چەند ساڵە کاکەن ساڵە خەریکێکن شواردن بەیانیان ساعشواری بەیانی سێ بەیانی هەڵاسیە لەقەو تۆ بە یەک دەقە پێی بڵێ وەڵا هەمووی وەکو تڕی بنی گۆم وایە ئەی کاکە کۆنجنێ و پێ نەیە دڵێ تەقی فعلەن نابەلانگەڕن ئەی نابە خەبەریان کێنەوە ئیتر بابەتەکەی تۆ چەر لەسەر مەلایکەتەکانی سەرشانە من دائیم سەرشانم زۆر قورسە کاک فاتح بەڕاستی ماوەیەکی زۆریش خەریکی فێزۆتەراپێ بووم شانوملم زۆرە ئێشە هەست کێشی ئەوان پێم وتون بە قسەم ناکەم ئەوانەی لای تۆ خوێڕین وەڵامانەی من دەسەمۆم کردوون عیبیان نییە هەرچێکیان پێڵم بە گوێمەکە ئەجا بۆیە هاتمەخەت ویستم بیگۆڕمەوە لەگەڵ تاوتمەگە پێت خۆشم مەلایکەتەکانمان بگۆڕین پێغەمبەر برا من ئەوانەی خۆم بە هیچ کەسێک نایم هەر زۆر برادەریم خۆش بووە تازە تا ئەوەی تۆ ناسمەوە زۆری پێچێ من ئەمانەی خۆمە ناسمەوە و دەمێکە لەگەڵیانم هەڵسوکەوتم زۆر لەگەڵیان زۆر باشە بە هیوان منیش مەلایکەتەکانم دەستەمۆ بکەم بزانم شتێکیان لێ ناکەم عیب نەبە جازا پەنجەیە لە دوا پەنجەیە بکە بەختیان نایتر سوخوانێ نەتایە وای لێ یەکەم باشە کاک فاتح گیانەر خۆش بی خواتان لەگەڵ بە خۆش هەردوو مەلایکەتەکەشەوە هەر شاد بی سەر نرد ئەوە چییە خاڵۆ زابۆ نایە کاکە بۆشم نردی نایە دەوەری گرە ئەڵێ نۆ ئەنسە فرۆم ئەوەتە خاڵۆ زاوەەر ناجی کێشەو هەیە بڕۆ دەرەوە وەرەوە ژوورەوە ماشەڵڵاه کامیرە هاتووە ئارێوە چییە ڕۆ نەبێجا خۆ هەر
هەمووی کامیرەی نردووە کێ وەرگرم ئەمە چییە خۆمە 2 سعات چە خوارەوە هەر کامیرەیە ئەمە وەرەگرم لەسەری سەرەوە السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ونرمة الله وبركاته. سڵاو و ڕێزبان هەیە بۆ خۆت و هەردوو مەلایکەتەکەی لای شانی چەپ و لای شانی ڕاست. کاک فاتحی گیان من ماوەیەکی زۆر باش بووم نەمەوێرە زۆر شت بکەم بۆی ئەو مەلایکەتانەوە دەسەمۆیان کە کاک فاتی سەگ لە ماڵەوە هەبێ مەلایکەت نایەتە ماڵەوە. جوانترین پرسیار جا من چەند حەزم لە سەگە ئەیانوت نەکەی مەلایکەت نایەتە ماڵەوە بە هیچ شێوێ. آخر بوومت بۆ نایەتە ماڵەوە ئەیوت سەگ یا بۆ هەرەسی یا بۆ شوانی ئادەی بۆم ڕووکە باشە بۆ ماڵێ سەگی تیابێ بۆ نایە سەبەب تۆی گوێ بگرە جارێ هەر خۆی ئەم مەسەلەی سەگ و مەلایکەتە هەر ڕێسەکەی خوا بە کاملیە کاتەوە بەخوری بڵێ چۆ دەی بەو قورئانە زۆربەی زۆرمان جاری وایە سەگەکە نێن بە شانمانەوە ئەی مەلایکەتەکە چێ بۆچی سەگەکە بە معدەلی لە ژوورەوەیە ئەی مەلایکەتەکان خەریکی چین لەکوێن کابرا چێ بۆ خەستەخانە گوێ بگرە کابرا لە ماڵەوە نەخۆشە ئەڵێ مەلایکەتی ڕۆحکێشان ڕۆحی مرۆڤەکان دەرەکە سەگەکە 24 سەعات لە تەنیشتەوە دانیشتووە و هەر لە تەنیشتی سەگەکەەوە ئەمری خواکە ئەی چۆن وەڵامی ئەمایاتەوە ئەی کورە ئەی هاوار هەر مەسەلەی سەگ و مەلایکەت وەزعەکە لە ئەو کامیرەی لای ئێمە کاک فاتی گوێم لە دەنگی نەبوو شەبەکەم زۆر خراپە وەرە هی تۆ نییە ڕیپۆرتەی نەکردووە